ئەو ژمارانەی بەگوێی خەڵکدا ناچن. لە ماوەی کەمتر لە یەک هەفتەدا خەڵکی کوردستان ژمارەی جیاوازیان لەبارەی داهاتی حکوومەتەکەیانەوە هاتۆتە بەردەم. ئۆپۆزسیۆن شتێکی دەگوت و حکوومەتی شتێکی دیکە. جیاوازی نێوانیان زۆر بوو، دەگەیشتە ملیاران دۆلار. شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ کە پارتێکی ئۆپۆزسیۆنی هەرێمی کوردستانە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند داهاتی کابینەی نوێمی حکوومەت زیاترە لە 40 میلیارد دۆلار. سەرۆکی نەوەی نوێ ژمارەکانی ڕوون دەکردەوە، باسی ئەوەی دەکرد داهاتەکان لەکوێوە هاتوون. بۆ نمونە داهاتی نەوتی بە 25 میلیارد دۆلار دانابوو. دەیگوت لە سەردەمی کابینەی نوێمدا زیاتر لە 4 میلیارد دۆلار لە بەغداوە هاتووە، ئەمە جگا لە داهاتی ناوخۆ و هاوکاری هاوپەیمانان. پاش 5 ڕۆژ لەو کۆنفرانسە ڕۆژنامەنووسیەی سەرۆکینەوەی نوێ ئەمڕۆ گوتەبێژی حکوومەتی هەرێم داهاتی کابینەی نوێمی لە 3 ساڵی ڕابردوودا ئاشکرا کرد. ژمارەکەی جوتیار عادلی گوتەبێژی حکوومەت جیاوازێکی گەورەی لەگەڵ ژمارەکەی ئۆپۆزسیۆندا هەبوو. جوتیار عادل ڕایگەیاند لە تەمەنی کابینەی نوێمدا داهاتی حکوومەت 46.3 تریلیۆن دینار بووە کە بە نزیکەی دەکاتە 31 میلیارد دۆلار. واتە ئەوەی جوتیار عادل دەیڵێت 9 میلیارد دۆلار جیاوازی هەیە لەگەڵ ژمارەکەی سەرۆکی نەوەی نوێدا. ئەم ژمارە جیاوازانە بەگوێی خەڵکدا ناچن، هەروەکو شێرکۆ جەودەتی پەرلەمانتاری کوردستان دەڵێت ناسەلمێنرێت کامیان ڕاستە و کامیان هەڵەیە. ئەوەی بابەتەکە یەکلا دەکاتەوە و ژمارە ڕاستەکە دەخاتە بەردەم خەڵک پرۆژە یاسای بودجەیە کە هەرێمی کوردستان 9 ساڵە نیەتی. هەر لێرەشەوە نەشتەری دیوانی چاودێری دارایی دەکەوێتە کار و وردبینی لە داهات و خەرجیەکانی حکوومەتدا دەکات.